کاتتان باش زۆر سپاسمان دەکەم بۆ ئامادەبوونتان. بەڕێزان مامۆستانی بەڕێز خۆشەویست، هیوادارم لە ماوەیەکی کووردا بتوانین کەمێک دەربارەی ڤایرۆسی کۆڕۆنا و چۆنێتی خۆپاراستن و چۆنێتی پاراستنی منداڵان لە قوتابخانەکان و بەتایبەت قوتابخانەکەتان کە قوتابخانەی کلێڤەرە ڕوون بکەینەوە بۆ ئەوەی کە چەندە زانیاریمان هەیە، زانیاریمان زیاتر بێت و چی پێویستە بکرێت بۆ قوتابیان و بۆ مامۆستایان و بۆ هەموو کارمەندانی قوتابخانە، چ لەسەر شانی مامۆستایان و دایک و باوکان و قوتابخانەیە بۆ ئەوەی کە بە زۆرترین شێوە منداڵان و هەموو ستاف و مامۆستایان پارێزراون. پێش دەستپێکردنی بابەتەکە پێم خۆشە چەند وتەیەکتان پێشکەشکەم دەربارەی قوتابخانە و دەربارەی مامۆستا. یەک لە وتەکانی جۆن دێوی کە فەیلسوفێک و زانایەکی ئەمریکی بەناوبانگە دەڵێ قوتابخانە دەتوانێت گۆڕانکاری گەورە لە ڕژیمی کۆمەڵگادا بکات کە هیچ دام و دەستگایەکی تری کۆمەڵایەتی ناتوانێت ئەنجامی بدا. کەواتە ئێمە کە سەیری قوتابخانە بکەین دەبێت بەو چاوە سەیری بکەین کە گەورەترین دەستگای هەموو وڵاتێکە و گەورەترین بینا و گەورەترین بنەما و بناغەی پێشکەوتنی هەموو وڵات و هەموو نەتەوەیەکە. هیچ وڵاتێک بەبێ پێشکەوتن و بەبێ سەرکەوتن و بەتوانایی قوتابخانە و مامۆستاکانی ناگاتە پێشکەوتن و چێژی بەرەولووتکەی سەرکەوتن و بەرەولووتکەی چوونە سەرەوە ناچێژێت. زانایەکی تری فەڕەنسی کە خاوەنی ڕۆمانی بێنەوایانە ڤیکتۆر هۆگۆ دەڵێ ئەوەی کە دەرگای قوتابخانەیەک دەکاتەوە دەرگای بەندیخانەیەکدا دەخات. کەواتە مامۆستایان کە دەرگای قوتابخانە دەکەنەوە ئەگەر بە بنەمای زانستی و بەڕێڕەوی ڕاستەقینەی خۆی بەڕێڕەوی ڕاستەقینەی خودی مامۆستایەتی بەڕێگەدا بڕۆن و ئەو بەرنامەیە جێبەجێ بکەن کە لە ڕووی زانستەوە پێویستە، هیچ بەندیخانەیەک لە هیچ وڵاتێک نامێنێت. کەواتە گرنگی قوتابخانە لەوەدایە کە ژیانی کۆمەلگا، ژیانی نەتەوە دواڕۆژی هەموو میلەتێک بە تێکڕایی دەگۆڕێ، گۆڕانکاری تەواو بەسەر هەموو بناغە و بەسەر هەموو پێکهاتەی نەتەوە و دەوڵەت و کار بەڕێوەبردن و سیاسەتدا دەهێنێت. مامۆستا کە لە ناو قوتابخانەیە و بەڕێوەبەری قوتابخانەیە و هەڵسوکەوتی تەواوی ڕاستەوخۆی لەگەڵ ئەو کەسانەیە کە لە ناو قوتابخانان کە بریتین لە قوتابی و منداڵان، ئەو مامۆستایە بەدیهێنەری ئەو ئامانجەیە کە لە قوتابخانە چاوەڕێ دەکرێت. کەواتە هەر مامۆستایە هەموو ئەندامانی کۆمەڵگا و هەموو نەتەوەکان بەرەو پێش دەبات و هەموو چینەکان هەر لە ژێردەستی مامۆستا و لە زانستی مامۆستاوە سەرچاوە دەگرن. کارل مانهایم کە کۆمەڵناسێکی ئەڵمانیە ئاماژە بەوە دەکات کە پێویستە مامۆستایان لە هەموو گۆڕانکاریەکانی هەموو وڵاتێک ئاگادار بکرێنەوە و ئاگادار بن. واتە پێویستە مامۆستا بخۆی جگە لەوەی کە دەوڵات یاخود وڵات یاخود نەتەوە بۆی دادەنێ و ڕێڕەوی بۆ دادەنێت، پێویستە بۆ خۆی مامۆستا جگە لە هەموو ئەو شتانەی دەوروبەری بە ئاسوویەکی ڕوون و بە ئاسوویەکی گەشت تەماشانەتەوە و دواڕۆژی ئەو میلەتە بکات، چونکە دەبێت وا حساب بکەیت کە دواڕۆژی هەموو نەتەوەیەک لە سەردەستی مامۆستا بەندە. بچووکترین نمونەش لەوە دێنەوە ئەگەر تەنها یەک قوتابی لە ناو یەک وڵاتدا لە سەردەستی هەر یەکێک لە ئێوەی مامۆستای بەڕێز پێ بگات، لەوانەیە ئەو قوتابیە بە تەنها بتوانێت گۆڕانکاری لە هەموو وڵاتەکەدا بکات. کەواتە زۆر گرینگە هەر مامۆستایەک لەگەڵ دەرسپێدانی هەر قوتابیەک سەیری ئەوە بکات کە لەوانەیە ئەو قوتابیە کە ئەمڕۆ پەروەردەی دەکەی لە دوا ڕۆژدا کەسێکی لێ دەرچێت بلیمەتێک بێت کە نەتەوەیەک ڕزگار کات. وڵاتی پێشکەوتەکان بۆیە هەر لە پێشکەوتن بەردەوامن کە دەگەنە چڵەپۆپەی پێشکەوتن بەرەو دواوە نایەن
بێگومان لەبەر ئەوەیە کە ئەوان بایەخێکی تەواو و بایەخێکی زۆر گەورە گرنگێکی ئێجگار تەواو بە قوتابی دەدەن، بە منداڵ دەدەن، بە مامۆستا دەدەن و قوتابخانە بە گرنگترین و مقەدەسترین شوێن دەزانن لە ژیانی هەموو نەتەوەیەک. هەر بۆیە لە سوانگەی ئەوەوە لەو ڕوانگەیە کە مامۆستا ئەوەندە گرنگە و قوتابخانە ئەوەندە پیرۆزە و قوتابیش لەگەڵ گرنگیەکەی دواڕۆژی میلەت دواری دەکات، پێم خۆشە یەکەم هەنگاو لێرەوە باسی ئەوە بکەین کە چۆنی ئەو قوتابیانە و چۆنی ئەو مامۆستا بەڕێزانە پارێزراو بن لەو ڤایرۆسە نەگریسەی کە سەرتابات جیهانی گرتوێتەوە و هەموو دنیای مشۆش کردووە. ئێستا پێم خۆشە بێمە سەر ئەو خاڵانەی کە ئێمە بیگرینەبەر یاخود پێویستە ڕەچاوی بکەین بۆ ئەوەی کە هەم مامۆستایان و هەم قوتابیان پارێزراون. دیکەمە چەند خاڵێک کە ئاماژە بۆ دەکەین. هەندێک خاڵ هەیە یاخود هەندێک بەرنامە شت هەیە پێویستە کە دایکان و باوکان لەگەڵ منداڵەکانیان ئەنجامی بدەن. هەندێک خاڵی تر هەیە پێویستە بەڕێوەبەراتی قوتابخانەکان لەگەڵ مامۆستاکان و لەگەڵ کارمەندانی تر ئەنجامی بدەن و هەندێک خاڵی تر هەیە بە تێکەڵاوی دەکرێت مامۆستا، قوتابی، کارمەندان بەڕێوەبەراتی لەگەڵ دایکان و باوکانی قوتابیان. لەبەرەوە ئەو خاڵانەی کە گرنگە ڕەچاوی بکرێت بۆ قوتابیان و بۆ ماڵەوە، بەڵام هەر خاڵێک کە بۆ قوتابیان و بۆ ماڵەوەیە وا باشە ئاراستەکردنەکەی لە قوتابخانە و لە مامۆستایانەوە بێت، چونکە ئەو قسەیە کە مامۆستایەک دەیکات لەوانەیە ڕاستەوخۆ بە دایک و باوکەکە بگاتەوە لە ڕێگەی منداڵەکەەوە و ئەویش زیاتر کاریگەری لەسەر مێشکی دایک و باوکەکەش دروست کات. لەو خاڵانەی کە زۆر گرنگە و پێویستە ئاماژەی پێ بکەم ڕاستی حەز دەکەم یەکەم شت هەم بۆ دایک و باوک و هەم بۆ مامۆستایان بریتیە لە خۆشەویستی لەگەڵ منداڵ و لەگەڵ قوتابخانە و دروست نەکردنی فشاری دەرونی لەسەر منداڵ لە هەردوو کلاوە، چ زیادکردنی خۆشەویستی چ کەمکردنی فشاری دەرونی، ئەوە باشترین پارێزەرە بۆ ئەوی کە منداڵ پارێزراو بێ لە ڤایرۆسی کۆڕۆنا و لە جۆرەها ڤایرۆسی تر. چۆنی خۆشەویستی و دوورکەوتنەوە لە فشاری دەرونی لەسەر منداڵ دەبێتە پارێزەر. ئەوە زۆر جار پرسیارێکە لەوانەیە ڕووبەڕوومان ببێتەوە کە لێمان بپرسن چۆن وا دەکات. بەرگری لەش بریتیە لەو یاسایەی کە لە ناو لەشدا هەیە دژی هەموو ڤایرۆس و دژی هەموو تەنێکی بێگانە ئیش دەکات. کاتێک ئەو بەرگریەی لەش لە هەموو کەسدا و بە تایبەت لە منداڵاندا ئەگەر بەهێز بێت، زۆر جار هەیە هیچ ڤایرۆسێک یاخود هیچ جۆرە هەوکردنێک ناتوانێت ڕوبەڕووی ئەو منداڵە بێتەوە. بەرگری منداڵ بەوە بەهێز دەبێت دەرونی ئەو منداڵە بەهێز بێت، تاوەکو دەرونی ئەو منداڵە بەهێز بێت، هێز و توانای زیاتری هەبێت، ئەو بەرگریە بەهێزتر دەبێت. لە ئەنجامدا چی دەکات؟ بربەرەکانی دەکات لەگەڵ هەموو ڤایرۆسێک و لەگەڵ هەموو دژەتەنێکی بێگانە کە ڕوبەڕووی ئەو منداڵە دەبێتەوە. کەواتە بوونی خۆشەویستی و دروست نەکردنی فشاری دەرونی هەم لە خوێندن و هەم لە ترساندنی قوتابی وا دەکات کە ئەو منداڵە بە شێوازێکی زۆر جوان پەروەردە ببێت و دوورکەوێتەوە لەو پەستان و ناڕەحەتیانەی کە دەکەوێتە سەری. پێویستە دایکان و باوکانیش بە هەمان شێوە ئەو بەرنامەیە یاخود ئەو یاسایەیان پێ بگات، بەڵام باشترین ڕێڕە و بۆ پیاگەیاندنی ئەو بەرنامە ئەوەیە کە لە ڕێی مامۆستانی قوتابخانەوە بگات بە دایکان و باوکان. ئەوە خاڵی گرنگ و سەرەکیە کە هەم مامۆستا هەم دایک و باوک پێویستە لەگەڵ منداڵان ئەنجامی بدەن. دوای ئەوە خاڵی گرنگی تر بۆ پاراستن بریتیە لە پاک و خاوێنی. پاک و خاوێنی منداڵ کە لە ماڵەوە دێت پێویستە ئاراستەکردنێک هەبێ یاخود کارلێچێک هەبێ لەگەڵ دایکان و باوکان بۆ ئەوی کە منداڵەکانیان دەنێرن هەر لە ماڵەوە بە پاک و خاوێنی بیانێرن. شۆراو بێت، جلوبەرجی شۆراو بێت، پاک و خاوێن بێت، نینۆکی کراو بێت، ددانی شۆرا، جۆرەها پێویستەکانی تری پاک و خاوێنی لە ماڵەوە بۆ منداڵەکە ئەنجام بدرێت، اینجا بنێردرێت بۆ قوتابخانە. ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە پێویستە دایکان و باوکان چاودێری بکەن و مامۆستایانیش بە هەمان شێوە ئاگادار بن بۆ ئەوی کە لە ماڵەوە منداڵەکان بێن بە شێوەیەکی پاک و خاوێن بێن. دوای ئەوە خاڵێکی زۆر گرنگ کە هەست دەکەم بەڕاستی ئێستا باوە و خەڵک زۆر بەکاری دەهێنێت بریتیە لە بەستنی ماسک. بەکارهێنانی ماسک شتێکی زۆر زۆر گرنگە و پارێزەرێکی زۆر باشە بۆ ئەوەی کە هەم ئەو کەسەی کە ماسکەکەی بەسووە و هەم ئەو کەسێک کە
بەرامبەری ئەو کەسەی کە ماسکەکەی بەستووە و لێی نزیکە ببێتە پارێزەر بۆ هەردووچان. ئەو ماسکە ئێستا تاڕادەیەک بەکارهێنانی زۆر بووە بەڕاستی شتێکی زۆر ئاسان و شتێکی زۆر گرنگە لەوانەیە هەندێک زەحمەتی تێدا بێت یاخود ناڕەحەتبوونی هەناسەی تێدا بێت بەڵام لە هەمان کەدا ئەو سوودانەی کە لە بەستنی ئەو ماسکە سادەیەوە بەدیدێت زۆر زیاترە لەو ناڕەحەتی کە لە نەبەستنی ماسکەوە دروست دەبێت. بەڵام ئەوەی کە خاڵی گرنگە ڕاستی بەستنی ماسک بە پێی تازەترین لێکۆڵنەوەکان کە لەسەر بەستنی ماسک کراوە ئەوەیە کە پێویستە هەر کاتێک منداڵ تەنانەت ئەگەر گەورەش پشمینی هات یاخود کۆخەی هات یاخود هەر شتێکشکەی هات دەبێت ماسکەکە لا نەبرێت هەر پشمینەکەی لە ناو ماسکەکە بێت بەڵام دەبێت ڕاستەوخۆ ماسکەکە بگۆڕدرێت. ئەوە بەڕاستی هەست دەکەم لەوانەیە شتێکی تازە بێت یاخود زۆر بایەخ بەوە نەدرێت کە ئەو ماسکە دەگۆڕدرێت بەڵام وا باشە ئەو منداڵانێک کە لە قوتابخانەکان بەڕاستی ماسکی زیادان هەبێت و ماسکیان پێ بۆی کە لە کاتی پشمین یاخود لە کاتی هەر حاڵەتێکی ئاوا کۆکەیەک شتێک ماسکەکە دوایی فڕێ بدەن. خاڵێکی تر بریتیە لە دوورکەوتنەوەی نێوانی دوو کەس لە پۆلەکاندا یاخود لە هۆڵەکاندا یاخود لە شوێنەکانی تردا بەلایانی کەمەوە بە پێی زانست 6 پێدانراوە کە دەکاتە نزیکە 1 مەترونی و دووری نێوان دوو کەس دەبێت ئەو دووریە ڕەچاو بکرێت و وا بکرێت ئەو هەناسەی کە لە کەسێکەوە دەردەچێت بۆ کەسێکی تر پارێزراو بێت و نەگاتە کەسێکی تر بۆ ئەوی کە چەند بکرێت بوار بدرێ تاوەکو ببێتە هۆکارێک بۆ دوورکەوتنەوەی ڤایرۆسەکە. خاڵێکی ترمان بریتیە لە بەکارنەهێنانی شتی یەکتر و خۆپارێزی تەواو. ئەوەی کە زۆر گرنگە منداڵان لەوانەیە تا ڕادەیەک بە زەحمەت کۆنتترۆل بکرێن بە تایبەتی لە بەکارهێنانی شتی یەکتر بۆ نمونە لە وەرگرتنی پێنووسە یاخود ئەوەی کە ڕەشکەرەوەیە یاخود هەر شیشترە ئەوە یاخود بڵی ئاوە هەندێک جار خواردنە یان ماسکە لەوانەیە زەحمەت بێ بۆ منداڵ کە بە ئاسانی بتوانانی کۆنتترۆل بکەی بەڵام ئەوەش بە هەمان شێوە دەبێت چاودێرێکی باشە نەسەر بێت وا بکرێت کە بە هیچ شێوەیەک شتی یەکتر بەکارنەهێنن بە تایبەت ئەوانەی کە کەمترین حاڵەتی گومانیان لێ دەکرێت نابێ شتی یەکتر بەکار بهێنن. خاڵێکی تر بریتیە لە ڕوونکردنەوەی بابەتەکە یاخود ڕوونکردنەوەی ترسی ڤایرۆسی کۆڕۆنا یاخود ترسی هەر ڤایرۆسێکی تر بۆ منداڵان بەڵام دەبێت ئەو ڕوونکردنەوەیە بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی وابێت کە ترس و تۆقین و دڵڕاوچەیەکی زۆر لە لای منداڵان دروست نەکات. پێویستە ئەو ڕوونکردنەوەیە وابێت هەم بە شێوەیەکی زانستی و هەم بە پەیوەندیکردن لەسەر کەسانی پسپۆڕ و لەگەڵ ئەو کەسانی کە شارەزان لە بوارەکە بۆ ئەوی کە بزانین چۆنی ئەو ڤایرۆسە یاخود ئەو مەترسیە بۆ منداڵان ڕوون دەکرێتەوە. پێویستە ئەوەش بەڕاستی بە گوێی منداڵان و بە گوێی دایک و باوکاندا بدرێت تاوەکو هەم ترسەکە بڕەوێتەوە هەمووە خۆپارێزیی تەواویش لەلایەنی منداڵان و دایکان و باوکانەوە بۆ منداڵان جێبەجێ بکرێت. ئەو خاڵانە بریتیە لەو خاڵانەی کە هەم قوتابی و هەم دایکان و باوکان و هەم مامۆستایان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ دەتوانن جێبەجێ بکەن. ئێستا خاڵی ترمان هەیە کە پێویستە قوتابخانە یاخود بەڕێوەبەراتی قوتابخانەکان زۆر بە گرنگ وەری بگرن و وابەستەی تەواو بن پێیەوە بۆ ئەوەی کە باشترین پارێزەر یاخود پارێزگاری تەواو بۆ منداڵەکان و بۆ قوتابیەکانیان دابینکەن. ئێمە کە باسی ئەو خاڵانە دەکەین لەوانەیە تا ڕادەیەک ئەستەم بێ بڵین لەو قوتابخانەی کە حکومین یاخود ئەو قوتابخانەی کە قەرەباڵغێکی زۆریان تێدا هەیە هەمووی جێبەجێ بکرێت بەڵام ئێمە باسی بنەمای زانست دەکەین ئێمە باسی ئەو خاڵانە دەکەین کە پێویستە بژیرێتە بەر و ئایا چەندی جێبەجێ دەکرێت یاخود چەندی جێبەجێ ناکرێت یاخود چۆنی جێبەجێ دەکرێت ئەوە دەکەوێتە سەر ئەو کارمەندانە یاخود سەر ئەو مامۆستایانە یاخود ئەو پیشەوەرانەی کە لەو بارەدا ئیش دەکەن پێویستە بە هەموو توانایەکەوە پێویستە بە دڵسۆزیش تەواوەوە ئەرکەکانیان جێبەجێ بکەن. ئێستا قوتابخانە ئەوەی کە زۆر گرنگە لە قوتابخانە کە پێویستە ئەنجامی بدات هەر بۆ چاودێریکردنی ئەو خاڵانەی کە باسمان کرد دەبێ هیچ قوتابیەک بەبێ ماسکەوە نیەتە ژوورەوە. ئەوە خاڵی گرنگە کە قوتابخانە و مامۆستایان و بەڕێوەبەراتی قوتابخانەکان دەتوانن ئەنجامی بدەن. بە هەمان شێوە دەست شوشتنە پاک و خاوێنیە یاخود هەر جۆریشتر کە ئەوانەی باسمان کرد دەبێ قوتابخانە زۆر بایەخ بەو خاڵانە بدات.
دوای ئەوەی کە پێویستە لە ناو قوتابخانە جێبەجێ بکرێت بریتە لە پاکشکردنەوە و تاقیمکردنی هەموو شوێنەکانی قوتابخانە، بە تایبەت ئەو شوێنانەی کە زۆر بەکاردەهێنرێ، بۆ نمونە شوێنی یاریکردنە، یاخود شوێنی دەستشوشتنە، یاخود شوێنی نان خواردنە، یاخود مێز و کورسیە، یاخود ئەو شتانەی کە بەردەوام زیاتر بەکاردەهێنرێت پێویستە کە ڕاستەوخۆ و بە شێوەیەکی بەردەوام وە زۆر بە مادەی تایبەت و بە مادەی ئامادەکرا و ئەوانە پاکش بکرێنەوە. بەڕاستی چونکە مانەوەی ڤایرۆسەکە لەوانەیە ماوەیەکی زۆر بخانە، تەنانەت ئێستا لە هەندێک وڵات گەیشتونە ئەو ڕادەی دەڵێن لە هەندێک شوێن یاخود لەسەر هەندێک ڕووی چەند مادەیەک بۆ نمونە مۆبایل ڤایرۆسەکە دەتوانێت تا ماوەی 28 ڕۆژ بمێنێتەوە، کەواتە بەردەوام بەکارهێنان یاخود بەردەوام شوشتن و پاکشکردنەوەی هەموو ئەو ڕوانەی کە زۆر بەکاردێنرێن ئەو پێویستیانەیە کە بەڕاستی پێویستە زۆر بە گرنگ وەربگیرێن و وا چاو لێ بکرێت کە ئەو ڤایرۆسە لە بەردەمی هەموو ماڵەکانمانە و لە بەرپێی هەموو یەکێکمانە بەڕاستی. و هەروەکو دەبینین کە ڕۆژانە بەداخەوە ڕێژەیەکی زۆر خەڵکان توش دەبن و ڕێژەیەک هەیە کە خەڵکان بە قورسی دەیگرن و تەنانەت بەداخەوە لەوانەیە مردنیشی لێ دەکەوێتەوە. خاڵێکی تری گرنگ کە بریتە لە ئەو خاڵانەی کە قوتابخانە پێویستە ئەنجامی بدات پەیوەندی ڕاستەوخۆی بەڕێوەبەراتی قوتابخانە لەگەڵ دامەزراوە تەندروستیەکانی حکوومەت لە کاتی بوونی هەر ناڕەحەتێک یاخود لە کاتی بوونی هەر گرفتێک یان لە کاتی سەرهەڵدانی هەر نیشانەیەک، نیشانەیەکی گشتی یاخود نیشانەیەکی تایبەتی لە کەسێک یان لە زیاتر پێویستە ڕاستەوخۆ پەیوەندی بکرێت بە دامەزراوە تەندروستیەکان بۆ ئەوەی کە ئەوان بڕیاری خۆیان وەربگرن و چی پێویستە ئەنجامی بدەن. خاڵێکی تر کە باوەڕکەم لەوانەیە ئەوەش بە گرنگ وەرنەگیرابێت یاخود سەیری نەکرابێت بریتە لە دانانی گروپی تایبەت لە قوتابخانەکان یاخود گروپی چاودێری بۆ ئەوەی کە ئەو گروپانە ببنە هۆکارێک تاوەکو ڕێخستنی قوتابخانەکان یاخود ڕێخستنی قوتابیەکان ئەنجام بدەن. ئەو گروپانە دەکرێت کە پێک بێن لە مامۆستایان یاخود پیشەوەرانی قوتابخانە یاخود کارمەندانی تر یاخود هەندێک جار قوتابیەکان خۆیان. دەکرێت ئەو گروپانە وەکو گروپی چاودێری دابدرێن بۆ ئەوەی کە دەستنیشانکردنی دووری ماوەی نێوان قوتابیەکان یاخود پاکشکردنەوە و ڕێخستن یاخود هەموو ئەو شتانەی تر کە پێویستە بکرێن ئەو گروپانە سەرپەرشتی بکەن و ئەنجامی بدەن. خاڵێکی تری زۆر گرنگ کە قوتابخانە پێویستە بەڕاستی بە ئەرچی سەرشانی خۆی و پێویستیی فەرزی بزانێ ئەوەیە هەموو ئەو کەلوپەل و پێویستیانەی کە مادەی پاکشکەرەوەن یاخود پێویستن بۆ پاکشکردنەوە یاخود پێویستن بۆ دژاتیکردن و بربەرەکاریکردنی ڤایرۆسەکە بە شێوەیەکی تەواو بە زیاد لە پێویست دابین بکرێن. بۆ نمونە لە دابینکردنی ئاوی پاک، لە دابینکردنی شوێنی دەستشوشتن، لە دابینکردنی سیستمی ئاوی ڕێکوپێک و بە دواکەوتنی نەبوونی هەر خەلەل و هەر کێشەیەک و دابینکردنی جێڵی پاکردنەوەی دەست بە تایبەتی ئەو مادانەی کە ڕێژەی ئەلکوهۆلیان لە 60 بۆ لە ناوبردننی ڤایرۆسەکە دەبێت ڕێژەی ئەلکوهول لە 60 بەسەرەوە بێت تاوەکو 1970 پێویستە قوتابخانەکان بە هەموو شێوەیەک ئەوانە دابین بکەن، نەک هەوڵی دابینکردنی بدەن لە هەر شوێنێک بێ و لە هەر شوێنێکی دەزانن قەرەباڵغی زیاترە یاخود پێویستە شوێنێک دابدرێ بۆ ئەوەی کە دەستی پێ پاکش بکرێتەوە یاخود سابوون و شامپۆ و جۆرە هەمادەی ترکە بۆ پاکشکردنەوە پێویستە ئەوانە بە شێوەیەکی تەواو قوتابخانەکان دەبێت دابینی بکات. کەمکردنەوەی سەردان بە هەمان شێوە پێویستە ئەو سەردانانەی کە پێویست نییە و ئەوانەی کە ناچاری نییە کەم بکرێنەوە. نایە بە هیچ شێوەیە خەڵکانی دەرەوە یاخود خەڵکانی بێگانە یاخود خەڵکانی تر کە ڕوو لە قوتابخانەکان دەکەن ڕێگەیان پێ بدرێت بێنە ناو قوتابخانەکان و بە هەموو شێوەیەک هەوڵ بدرێت ئەو جۆرە سەردان و ئەو جۆرە ناپێویستیانە قەدەغە بکرێت. خاڵێکی ترمان بریتە لە هەواگۆڕچێ. هەواگۆڕچێ لە قوتابخانەکان زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕی هەوا
یاخود پاکردنەوەی هەوا ئەنجام بدرێت لە ژوورەکان لە پۆلەکان لە بەتایبەت لە چێشتخانەکان لەو شوێنانەی کە دەتوانین بڵێن شتی ناپاکی لێە یاخود شتی ناجۆری لێە کە لەوانەیە ببێتە هۆی کۆبوونەوەی ڤایرۆس یاخود کۆبوونەوەی شەر نییە تەنیا ڤایرۆسی کۆڕۆنا لەوانەیە ببێتە هۆکاری کۆبوونەوەی ڤایرۆسی تر یاخود بەکتریای تر ئەوانە بە هەمان شێوە پێویستە کە لەو شوێنانە هەواگۆڕچی ئەنجام بدرێت. هەواگۆڕچی ئەوەیە کە هەوای دەرەوە یاخود هەوای پاک یاخود هەوای خۆر لێدراو بێتە ژوورەوە و ئەو هەوای کە پیسە بڕوات. ئەوە لە ڕێگەی کردنەوەی دەرگا لە ڕێگەی کردنەوەی پەنجەرە لە ڕێگەی کردنەوەی سیستەمی تایبەت بۆ گۆڕینی هەوا لە ژوورەکاندا لە قاعەکاندا ئەوە وا دەکات کە ئەو هەوای کە پیسە یاخود ئەو هەوای کە لە ئەنجامی کۆبوونەوەی خەڵک یاخود لە ئەنجامی کۆبوونەوەی قوتابیان و مامۆستایان هەوا تێدا قەتیز دەبێت و کۆ دەبێتەوە گۆڕانکاری بەسەردا بێت و هەوای پاک و پاکش بێتە ناو ژوورەوە و هەوای پیس فڕێ بدرێتە دەرەوە. خاڵێکی ترمان هەیە کە زۆر گرنگە ئەویش بریتە لە خۆراک. خۆراک هەروەکو دەزانین لە بەشێک لە قوتابخانەکان یاخود دەتوانین بڵێن لە زۆربەی قوتابخانەکان وا بزانم خواردن ئامادە دەکرێت بەهۆی ئەوەی کە ئێستا قوتابیان لە قوتابخانەکان زۆر دەمێننەوە تاوەکو سەعات 3 یاخود زیاتر دەمێننەوە خۆراک ئامادە دەکرێت و دەدرێت بە قوتابیان. پێویستە ئەو خۆراک ئامادەکردنە بەڕاستی لە هەموو خاڵەکانی تر بە گرنگ وەربگیرێت زیاتر، چونکە خۆراک لەبەر ئەوەی کە چەورایی لێیە لەبەر ئەوەی کە گەرمی لێیە لەبەر ئەوەی کە ئاو تێکەڵاوی زۆر شت هەیە لەبەر ئەوە دەبێت زۆر بە گرنگ و بە بایەخێکی تایبەتەوە خۆراک ئامادە بکرێت. هەم شوێنەکەی زۆر زۆر پاک و خاوێن بێت، بەردەوام لیژنە یاخود لیژنەی چاودێری لەسەر بێت کە لە هەر ناجۆریەک یاخود لە هەر ناڕێکیەک یاخود لە هەر پیسیەک خوانەکە یاخود لە کاتی بوونی هەر شتێک کە ببێتە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆس یاخود بەکتریا پێویستە ڕاستەوخۆ ئاگاداری ئەو شوێنە بکرێتەوە و بە هەموو شێوەیەک بە زووترین کات هەوڵی چارەسەرکردنی ئەو ناجۆریە بدرێت. کەواتە خۆراک لە شوێنی ئامادەکردنی خۆراکەوە تاوەکو دەگاتە ئامادەکردنی خۆراک و تاوەکو دەگاتە کەسەکان تاوەکو دەگاتە ئەو کەسانی کە دێنە ژووری خواردن پێویستە بەڕاستی جیا لە هەموو بەشەکانی تر تەرکیزێکی ئەجگار زۆری بخرێتە سەر و بە وریایەکی زۆرەوە مامەڵی لەگەڵ بکرێت. ناوێت بە هیچ شێوەیەک فەرامۆشکردن یاخود بایەخ پێنەدان هەبێت لە بواری خواردن. ئەو کەسانی کە خواردن ئامادە دەکەن پێویستە بە گوێرەی توانە و بە گوێرەی دەسەڵاتیان پێویستە لە سەریان نابێ بڵێن هەوڵ بدەین یاخود بەرنامەی بۆ دابنین. بەڕاستی پێویستە لە سەریان بەبێ دەستکێش هیچ جۆرە خواردنێک ئامادە نەکرێت و ئەو دەستکێشانە بەردەوام بگۆڕدرێت. دەستکێشی تایبەت بۆ ئەو جۆرە خواردنانە جلوبەرجی پاک و خاوێن جلوبەرجی گۆڕرا و بەردەوام ئەو جلوبەرگانێک کە لەبەری دەکەن بە هیچ شێوەیەک نابێ پیسی پێوە دیار بێت یاخود پیسی لەسەر بنیشێت بەردەوام دەبێت زوو بشۆردرێن و پاکش بکرێنەوە. هەروەها دانانی کڵاو دانانی ماسک دانانی ماسکی تایبەتتر ئەوانە هەموو ئەو پێویستیانن کە پێویستە لەسەر ئەو کەسانی کە خۆراک ئامادە دەکەن یاخود لە ژوورەکانی ئامادەکردنی خۆراکن جێبەجێ بکەن و زۆر بە گرنگەوە ئەو خاڵە وەربگرن. هەوا گۆڕچێ بە هەمان شێوە لە شوێنەکانی ئامادەکردنی خۆراک زۆر گرنگە و دەبێ ڕەچاوی بکەن. بە هەمان شێوە مامۆستایانی بەڕێز دووبارە دەبێ وریابن کە فشار یاخود پەستانی دەرونی لەسەر قوتابیان دروست نەکەن. بەڕاستی دروستکردنی فشار یاخود دروستکردنی ترس یاخود دانانی پەستانی دەرەکی لەسەر مێشکی منداڵ بەتایبەت منداڵانی پۆلی 1 پۆلی 2 کە ئەوە ئێستا کراوەتەوە زۆر ترسناکە بۆ ئەوەی کە بەرگری منداڵەکە لاواز بێت و منداڵەکە ببێتە شوێنێک یاخود سەرچاوەیەک بۆ توشبوونی بە ڤایرۆس و بڵاوکردنەوەی ڤایرۆس بەناو کۆمەلگادا. کەواتە پاراستن یاخود دوورکەوتنەوە لە فشاری دەرونی زۆر گرنگە بۆ مامۆستایان کە ئەلحەمدوللا لەو باوەڕدام کە ئێوە زۆر لەوە زیاتر خۆتان دەپارێزن و بە جوێرەی توانە خۆتان دوور دەگرنەوە. کەواتە ئەو خاڵانن کە پێویستە جێبەجێ بکرێت بۆچی بۆ ئەوەی کە هەم قوتابخانەکان هەم قوتابیەکان و هەم مامۆستایان و هەموو کارمەندانی تر پارێزراو بن و لە هەمان کاتدا
دوای ئەوە کە مامۆستایان و قوتابیان و کارمەندانی تر دەگەڕێنەوە ماڵەوە ماڵیش پارێزراو بێت. ئێمە تەنیا کە باسی قوتابخانە دەکەین هەر ئەوە نییە بەس ناوەوەی قوتابخانە پارێزراو بێت، ئەدی دەرەوەی قوتابخانە ئەگەر ئێمە حساب بکەین بۆ نمونە 1000 قوتابی یاخود 500 قوتابی لە شوێنێک بێت بە مامۆستا و کارمەندەوە ئەوەندە بێت، ئەوە بێگومان لەوانەیە 500 ماڵی هەبێ یاخود 400 ماڵی هەبێت لەو ژمارەیە ئەگەر لێرە ببێتە سەرچاوەیەک بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆس بە هەماشەوە خەڵکانێکی ئەجگار بێشومار و زۆر توش دەبن. کەواتە قوتابخانە زۆرترین کۆبوونەوەی تێدایە و زۆرترین خڕبوونەوەی کەسانی تێدایە کە ئەگەری توشبوونیان بە ڤایرۆس زۆرە. تەنانەت دەتوان بڵم لەوانەیە هیچ شوێنێکی تر نەبێ کە وەکو ئەو قوتابخانەیە قەرەباڵغی و یاخود کۆبوونەوەی تێدا بێت. ڕاستی چەند خاڵێکی ترم مابوو بەڵام وا بزانم کاتەکە تەواو دەبێت بۆیە بە کورتی ئاماژەی پێ دەکەم کە ئەوانیش دابەشکردنی ترسە یاخود مەترسیەکانە لە قوتابخانەکان. ئەمە کە باسکەین چەند ئاستێکمان هەیە. کەمترین مەترسی ئەوەیە کە هەموو خاڵەکانی تەندروستی یاخود هەموو بنەما سەرنجەکان جێبەجێ بکە وەکو خۆی، ئەوە کەمترین مەترسی لەسرە بۆ توشبوونیان و بۆ بڵاوکردنەوەی ڤایرۆسەکە. مەترسی کەم ئەوەیە کە هەندێک جێبەجێ بکرێ و هەندێک جێبەجێ نەکرێ بەڵام زۆرترینی جێبەجێ بکرێ. مەترسی ناوەند ئەوەیە کە نیوە بە نیوە خاڵەکان جێبەجێ بکەیت. مەترسی زۆر ئەوەیە کە زۆربەی خاڵەکان جێبەجێ نەکرێت یاخود زۆربەی ڕێنمایە تەندروستیەکان فرامۆش بکرێت و بەرزترین مەترسی ئەوەیە کە هیچ گوێ لە ڕێنمایە تەندروستیەکان نەگیرێت و هەرکەس بازاڕیانی بە ئارەزووی خۆی چۆن حەزی لێ بێت یاخود ویستی بیوێت ئەوە هەڵسو کەوت بکات کە ئەوە بەڕاستی دەتوانین بڵێن گەورەترین مەترسی دەبێت و گەورەترین هۆکارە بۆ بڵاوکردنەوەی ڤایرۆس بۆ بڵاوکردنەوەی نەخۆشیەکە بە هەموو کۆمەڵگا و بە هەموو دەوروبەردا. زۆر سوپاسان دەکەم، سوپاسی ئامادەبوودا دەکەم بە هیوای سوودگەاندن و بە هیوای ئەوەی کە هەموو لایەک سوود ببینێت، چ ئێوەی بەڕێز و چ ئەوانەی کە لە ژێر دەستی ئەوە لە بواری پەروەردەدان. زۆر سوپاس.